پارێزگەها دهۆک هەواڵان برایان خۆشکان کاندیدێنێکەتیان نیشتیمانیا کوردستانێ لە پارێزگەها دهۆک و پیرۆز بیت ئەو شەرەفا مەزن و پیرۆز بیت ئەو ئەرکێ گران کو دێکەویتە سەر ملێنوە و پیرۆز بیت ئەو بارێ گران ئەو خەما گران ئەو خەباتە گران کو دێکەویتە سەر شان و ملێنوە خەباتەی گران چونکو هێشتا سەدان هزار مین و لغم سەدان هزار ئەلغام و مین لە سنوورێ پارێزگەها دووکە هەنە مەترسیە شەرژانە هاوڵاتیên سنوورێ پارێزگەها دهۆک دروست دکەن bi bernamêwa bi karêwa bi xebatêwa bi dilsûziyawa pêwîst e ew mîn û elxam bihêne pîşkirin şinav birin ku li ser demê rijê ma behsa heriftî we li ser demê hatina hêzên Tirkiye bû deverê sinûrî ew mîn hatîne çandin خەباتەوە پڕ گرانە هەواڵینەو چونکو هەتا نها 200 گوندên سنوورê پارێزگەها دهۆک هێشتا گڵوپەکە کەهرەبێ لێ نەهاتیە داگیرساندن و هەڵکردن هێشتا بهۆستەکە قێری لێ نەهاتیە کردن هێشتا قوتابخانەک لێ نەهاتیە دروستکردن هێشتا مزگەفتێک لێ نەهاتیە دروستکردن پتری 150,000 هاوڵاتیên دهۆک li Sûriyê Şêladizê Dêrelûkê Kanê Qedişê Sersinkê Batûfa Bêgûva Derkar Ecem Tenahiyê deverên din çaverê dikin li awariyê rizgar bin gundên wan bihêne rizgarkirin û wekû hemû xelkê Kurdistanê vegerine ser gundên xwe xebatêwa pir giran e hevalînew çunku heta niha xelkekê zor li dewrûberên Zaxo li dewrûberên Sêmêlê li dewrûberên Şêxan li dewrûberên Berdereş li dewrûberên Akirê taybetî li Bicîlê li Dînartê li Nehlê li deverên din çaverê dikin xizmetguzariyên zêdetir bihêne kirin ku xelkê we hejî xizmeteka zêdetir e خەباتەوە پڕ گرانە هەواڵینەو چونکو قەزا ئامێدیێ قەزا بەردەڕەش قەزا شێخان وەکو قەزایên سلێمانیێ دخوازن زانکو لێ بێناڤەکردن یان هەرچی نەبی چەند کولیژێک لێ بێناڤەکردن خەباتەوە پڕ گرانە هەواڵینەو چونکو جەماوەرێ زاخویا دەلال جەماوەرێ ئاکرێ بووکە کوردستانێ دخوازن وەکو هەڵەبچە باژارên wan bibine دوو پارێزگehên rengîn xebatەوە pir giran e çunku bi dihan hezar awarên Tirkiye vegeriyayîn çavereyê qerebûyê dikin xebatەوە pir giran e çunku dihan hezar awarên Kurdên Musul li Duhok di rewşeka nexweş de dijîn çavereyê harîkariyê ne خەباتە wan hevalên dê çine bexda pir giran e çunku şengal bê av e şengal bê xedemat e şengal bê beşa ji nexweşxana zarûbûnê şengal bê beşa ji kulîjekê şengal bê av e xebatەوە pir giran e hevalînew hemaseta we jî pir giring e hevalînew da ku dilê hevalman Celal xweş bibît ew hevalman Celalê êkem televizyona Kurdî li Kurdistanê azad biryar day li parêzgeha we bête vekirin sala 1990 ew hevalman Celalê hicra wî dilê wî cem parêzgeha Duhok bû lewla li Notoduyê çend walîdên mezin firêkirin bû cemawarê Duhok da ku bi rûnahî bikevin xelkê wî serdemî şahidin da ku dilê hevalman Celal xweş bibît ew mam Celalê biryar day
ایکم گووار یا ایکتیان نیشتیمانیا کردستانه و همو کردستانه پشی سرهلدانه لدهوک بهتا دا مزراندن و فکرن بناوه گووارا سرهلدان او هفال مام جلال سال 1994 بریار دای مخابن روشتک چو بریار دای پروژه کاربا دوکان در بندی خان به دوکان و بیتا گریدان دوکان به دهوک و بیتا گریدان داکو کاربا با دهوک بیتا پیدا کرن خوشبختانه پشتی آشتیو پشتی حرفین رژیم صدام خلق دهوک جنداریا کاربا رزگار بو چاوه و ایدیل کاربا ترکانینا چاوه و انها به مناتی لوی کاربا یال در بندی خان تیتا دوکان دهوک دوکان تیتا پارزگاه دهوک حوالینا جارک دم پیروز بهای الواد کین پشتوانی کرن لیستا 266 پشتوانی کرن لیستا 77 پشتوانیال لآفدانیا پارزگاه دهوک پشتوانیال دروشم دادوری و عدالتا کمالاتی او عدالت به چند هتا کرن عدالت ناف برا گندو گندا اردوگاه قضا و قضا دور و دورا لهمی تاکن و پارزگه بگومان ویجی برنامه که پیویز دوید و ارکه که گران دوید وقت وازه دا نابین نهاده دا خازل حوال کمال حرمی کمال آغا برپرسی مالبند دهوکین بلا کرم کد گوتارا مالبندی پیشکش بکتو زور زور سپاس مناوی خدای مزن و دلوان آماده بین خوشتوی میوانین قدرگران کسوکارین شهیدان پیشمرگین دیرین که مندامین سنگر همو تخو چینین جبا که هون بخیراتن سرچاوان بعدینان واتا ملبندی پیک برجیانی آین و رنگ جیاوازکان بعدینان واتا ملبندی آرامی و خوراگری و کردایتی امرو همومان لیرا کۆبوونێتەوە بۆ دەستپێکردنمان ئەمڕۆ هەمومان لێرە کۆبوونێتەوە بۆ دەستپێکردنمان بە هەلمەتی گەڕێکی تری هەڵبژاردن و ناساندنی کاندیدەکانی پارێزگاکەمان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگا بەڵام سەرکردە و ڕابەرمان جەنابی مام جەلال لە دوورە وڵاتە بۆ چارەسەر لێرەوە سڵاوی بادینانی دەروازەی شەهیدان بۆ مامی گەورەمان هەردوو لیستەکەمان لە ژمارەیەک کەسانی بەتوانا و لێهاتووی شار و شارۆچکە و دەبەرە جیاوازەکانی بادینان پێکاتوە بەدڵنیاییەوە هەرێکیان لە بواری خۆیدا دەتوانێت لە ئات نوێنەرایەتی و باوەڕی ئێوەی بەڕێز بێت لە عێراقدا پێویستمان بەوەیە لە داهاتوو نوێنەرەکانمان هەوڵی تەواوی خۆیان بکەنەگەر بۆ چەسپاندن و جێبەجێکردنی تەواوی مافڕاوەکانی خەڵکی کوردستان لە ڕێگەی جێبەجێکردنی مادە دەستوریەکانی عێراق بە مادەی 140 دەستوریشەوە کە تایبەتە بە دەڤەرە دابراوەکانی کوردستان جێبەجێکردنی بەندەکانی ئەم مادە دەستوریە واتە دروستبوونی عێراقێکی دیموکراتی فیدراڵی پەرلەمانی کە دەبێت تەمایەی دەتەبەرکردنی مافی هەموو تەخوچینەکانی گەڵی کوردستان بۆ گەڕانەوەی هەموو خاچی دابراوی کورد بۆ سەر هەرێمی کوردستان هەروەها ئەرچێکی تری نوێنەرانمان ئەوەیە هەوڵ بدەین بەرەخساندنی کەشێکی ئارام و دوور لە تند و تیژی و لە نێوان هەرێم و ناوەند هەموو ئەو کێشە و ئاریشانەی کەوا دێنە پێش پێویستە لە ڕێگای دایلۆک و مادە دەستوریەکانەوە چارەسەر بکرێن نەوە کە لایەک پەنا بۆ هەڵوێستی نەخوازراو ببات کەوا کاریگەری لەسەر ژیان و ئابووری خەڵک پەیدا بکات لەسەر ژیانی ئابووری خەڵک بێت یاخود
کێشەکان لە ڕێگای هەڕەشەی کێشەکان لە ڕێگای هەڕەشەی سەربازیەوە چارەسەر بکرێن کە بینیمان لە ماوەی ڕابردوودا قوتی خەڵک موچە هەڵاوسان لە بازاڕ و پرۆژەکان ئەنجامی بوو بۆیە نوێنەرانمان هەر وەک چۆن لە ئێستا و ڕابردوودا پارێزەری تەواوی مافەکانی گەلی کوردستان بوون دەبێت ئەم جارەش بە هەمان ڕوحیەتەوە کار بۆ پارێزگاری کردنی لە مافەکانی گەل بکەن لە ڕابردوودا نوێنەرانی کوردستان لە پەرلەمانی عێراق وەک یەکتیم بوونە لە بەرامبەر داواکاریەکانی خەڵکی کوردستان بۆیە هەلوێستەکانیان جێگای ڕێزە بەڵام دەبێ ئەم ڕاستیە بخەینە ڕوو بوونی مامی گەورەمان جەنابی مام جەلال وەک سەرۆک کۆمار هەمیشە جێگای دڵنیایی خەڵکی کوردستان و خەباتکاری گەورەی ئامانجەکانمان بوو هەر ئەویش چەتری یەکخستن و ڕاگرتنی تەواوی پێکهاتەنەتەوەیی و ئاینی و مەسەبی و سیاسەکانی عێراق بوو هەر ئەمەش وای کرد کەوا بە سەمام ئەلامان وڵات بپارێزرێ لێرەوە هیوای زوو چاکبوونەوە و هەرچی زوو گەڕانەوەی بۆ دەخوازین هەواڵانی خۆشەویست داواکارین لە تەواوی پێکاتەکانی پارێزگای دهۆک ئەندامان و هەوادارانی چێتی نیشتمانی کوردستان هەوڵی تەواوی خۆیان بدەن بۆ سەرخستنی لیستی ژمارە 266 یەکێتی نیشتمانی کوردستان چونکە نوێنەرەکانی ئێمە بە گیانی کودایەتی و کورتپەروەری دەچنە بەغدا ئامانجی ئەوان وەدەهێنانی مافڕاوەکانتانە بۆیە دەنگدانتان بە لیستی 206 یەکێتی نیشتمانی کوردستان دەنگدانە بە دیموکراسی دەنگدانە بە ئاشتی و ئارامی دەنگدانە بە پارێزگاریکردن لە مافە چەسپاوەکانی خەڵکی کوردستان لە دەستوری هەمیشەی عێراق هەروەها دەنگدانە بە سەقامگیری ئاسایشی نەتەوایەتیمان دووبارە دەنگدانە بە ژینگەیەکی پاچی کودایەتی و خاڵی لە دەست و ئاراستەی دوژمنان چونکە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە بە چاوی کوردانە و دوور لە کاریگەری سیاسەتی هەرێمایەتی و تێڕوانینی بۆ باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات تێڕوانینێکی کودایەتی و شۆڕەژێرانە بووە بەڕێزان لیستی دووەممان کە لیستی ئەنجومەنی پارێزگایە کە هەڵبژاردنێکی زۆر گرنگە ئەویش بۆ گۆڕینی نەخشەی سیاسیە ئیداریە ئەگەر هاتوو لیستەکەمان متمانە و دەنگێکی زۆری جەماوەری بەڕێزی پارێزگای دهۆک بەدەستێنا لیستی ژمارە 77 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارێزگای دهۆک هەوڵ دەدات بۆ وەدیهێنانی خۆشگوزارانی و دادپەروەری کۆمەڵایەتی نەهێشتنی جیاکاری و لە ئیمتیاز و مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیان هەروەها تێدەکۆشین بۆ قوڵکردنەوەی برایەتی و پێکەوەژیانی سەرجەم پێکاتەکانی بادینان لە ئاین و نەتەوەکان لە ئاین و نەتەوەکان ئیسلام مەسیحی ئێزدی ئەرمەن هاوڵاتی ئەم دەبەرەن ئەم وڵاتەن بۆیە پێویستە وەک یەک ماف و ئەرچیان بەسەر دادابش بکرێت لیستەکەمان گەرمتمانەی بەدەستهێنا هەوڵ دەدات بۆ زیاتر ئاودانکردنەوەی گوند و گەڕەکە هەژارنشینەکان هەروەها یەکێتی نیشتمانی کوردستان دەوێت بەم هەڵبژاردنە کۆتایی بە قۆڕ کاری و دوو ئیدارەی بهێنێت دەستی حزب لە جونکەکانی حکومە دوور بخاتەوە مڵکی گشتی بپارێزی و بەدواداچوون بۆ مافی زیان لێ کەوتوان بکات و چ ئەوانەی لە دەستەردەمی ڕژێم بە ئەزیانیان بەرکەوتووە چ ئەوانەی لە ئەنجامی پرۆژە زەرمەند و چ ئەوانەی بەهۆی سیستەمی حیزبایەتی و تاک حیزبایەتی هەروەها تەرخانکردنی بەشێک لە داهاتە سنوورەکانی بۆ ئاودانکردنەوەی پارێزگاکەمان دەمانەوێت بە دەنگدانتان بۆ لیستی 77 یەکێتی نیشتمانی کوردستان زامنی ژیانی شایستەتر و خۆشگوزەرانتر بۆ سەرجەم دانیشتوانی پارێزگای دهۆک دەستەبەر بکەین خەڵکی ئەم پارێزگایە بە شێوەیەکی ئازاد و دوور لە وابەستە بوون بژین هەمویان یەکسان بن لە مافەکان هەروەها هەمووشیان هەوڵی ئەویان بۆ بڕەخسێکەوە توانە و لێهاتوویان وا بکەن پۆتی شایەت وەربگرن بۆ خزمەتی هاونیشتمانیان بادینان بۆیە لێرە پێتان ڕادەگەێنین لیستی 77 یەکێتی نیشتمانی کوردستان بۆ پارێزگای دهۆک لە گروپێک کەسانی لێهاتوو بە توانای پێکهاتوون بە بەرنامەیەکی تێر و تەسەلەوە بۆ خزمەتی ئێوەش بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان لە 30 نیسان
بە دەنجی خۆتان سەرکەوتن بۆ ئەم لیستە لۆ ئەم لیستە و ژانی شایەتەتر بۆ خۆتان دروست بکەن دەنگدانتان بۆ لیستی ژمارە 77 دەنگدانە بۆ یەکەم مەفرەزەی پێشمەرگایەتی و شۆڕشی نوێی گەلەکەمان کە دواتر بادینان بوو بە درەوازەی شەهیدانی شۆڕشی نوێی گەلەکەمان هەروەها دەنگدانە بە بەرنامەی فەرهەمکردنی ئازادی و خۆشگوزەرانی و یەکسانی بۆ هەموو تاکێک سەرکەوێ ئیرادەی گەلی کوردستان کە ئامانجی سەرەکی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتمانی کوردستانە دووبارە ئێوەش هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاوە ناتن چەسپاندنا بنەمایên سیستەمê فیدرالî û دîموکراسî û firehizrî û misûgerkirina şeraketa rastaqîne di dariştina biryarê de armanca lîsta 266 ya êketî niştîmanî Kurdistan e. Berêzan nûke digel mûzîka meşxelan daxwazê ji serok û kandîdên lîsta 266 ya civata nînerên Iraqê dikin ku bihên qesta ser şanûyê bikin bû danan yasîna xwe bila kerem bikin. Berêz Mehsin Osman Doskî serokê lîsta 266 ya civata nînerên Iraqê. کاندید ژمارە دو دکتۆر عەبدولخالق هەرکی بۆ civata nînerên Iraqê. کاندید ژمارە سێ قادر حەسەن عیدو بۆ civata nînerên Iraqê. کاندیدا ژمارە چار کەو ئیبراهیم حاجی ئەمین ئامێدی. کاندید ژمارە پێنج ئیسماعیل طاهر ظاهر نیاسیار bi mühendiskawe. کاندید ژمارە شش سیروان یونس ئاغا گربدو بلا کەرم کرد. کاندید ژمارە هەفت زەکی ڕەمەزان ساڵح بۆ civata nînerên Iraqê. کاندید ژمارە نه حەمزە خالد حاجی طاهر دۆسکی yên yasyar bi Hemze Hemzanî. کاندید ژمارە ده خورشید سلێمان زاهر ئەحمەد خورشید گولی بۆ civata nînerên Iraqê. کاندید ژمارە 11 دیار ئەحمەد محەممەد ئەمین yên yasyar bi Diyar Akreyî. کاندیدا ژمارە 12 مریەم عادل ئەمین بێسفکî. کاندید ژمارە 13 ڕەدوان زرار سلێمان گوڕان بۆ civata nînerên Iraqê. کاندید ژمارە 14 طاها فتاح طیب زێباری بۆ ئەنجومەنێ نînerên Iraqê. کاندید ژمارە 15 مهوان مەردان محەممەد بەرواری بۆ civata nînerên Iraqê. کاندیدا ژمارە 16 سیسن طاهر حسێن قادر بۆ civata nînerên Iraqê. کوڤان محەممەد ئەمین ساڵح مامۆستایê ئاینî مەلا کوڤان نێروەیی کاندید ژمارە 17. کاندید ژمارە 18 ئەیوب ئەبابەکر عیسا yên yasyar bi ئەیوب سندی. کاندید پارێزەر حسێن خالد سوورچی هەلگرێ ژمارە 19. کاندیدا ژمارە 20 گولیزار سلێمان جمعە دووسکی بۆ civata nînerên Iraqê. مامۆستا ئەدیب ڕێکانی ئەدیب مەحموود عوسمان کاندید ژمارە 21. لە دومەهێژی پارێزەر سەنا حسێن ئەحمەد بەرواری کاندیدا ژمارە 22. سەرکەفتی بن بۆ خزمەت و خەباتە گەل و نیشتیمانی کاندیدên لیستا ژمارە 266 یا یەکەتی نیشتیمانی کوردستان. نوکەژێک
دێدەنی بێدەینە بەڕێز محسن عثمان دووسکی سەرۆکێ لیستە 266 یایەکەتی نیشتیمانی کوردستان بوو جوبەتانی نەرێن عێراقێ و پەیڤە لیستە 266 پێشکەشکردن بلا ئەپڕێز گرتن بە کەرەم کرد. از بنابه لیستا یکتی نیشتیمانی کردستان 266 بو پارلمان عراق از هوا همیا صلاف دکم دبیجم هم خیر هاتن سرچاوان برنامه یکتی نیشتیمانی کردستان بو پارلمان بغداد مش چند خالو آماده کریه. برنامه لیست یکتی نیشتیمانی کردستان بو هلبجارتنا پارلمان عراق 266 پیوک به دست پیشخریا سیاستمدار و هشمندین گل ما بوجارا یکم روشهلات ناوین بهارا کردیل سال 1975 هاته هلدیران به اندازیاریا با هشمندان یکتی نیشتیمانی کردستان تفگر و شورشا کردی جکفن شوپیه بربر ریفورم و شورشا کانوی دمجی کردا آفراند لوی دمی هلوشانا تفگری شورشا کفن شوپیه دشب زنگین طاریه دا خطیرا خواه مینا آگر نوروز و کاوه آسنگر کردستان مزن روشن کرد و شورشه بخبات و خوینا شهیدان دروشم لامرکزی و اتونومی به دروشم چارنویس کرا آرمانجا خواه بوب جه اینانا وار آرمانجا یکیتی و کارگه که کادر دهمو هیلاندا پرورده کرن برخستن هزا پیشمرگی و بزاوا راگهاندن گل ما به هر دو رگزین نیرو می راکر سر پیان هوسا خباتا یکیتی به دست پیشخریا جناب امام جلال شورش برب مدنیت کومال باطاخوه خانم هیروخان تبلی شورشی کرد اوه بونه بنگهک یکیتی وقت دست پیشخر بو فدرالیت دیپلماسی آشتی و هف قبول کرنه سردست بکد لیستا یکیتی نیشتیمانی کردستان 266 هیوینو در انجام خباتا دهان سالا و بروبارن خوینا شهیدان آوا بویه یکیتی او هیزه تیگه اپوزیسیون دایا قبول کرن کو ابرول کردستان پروسیسا فرپارت و لاین برپا کری برنامه ما آرشا سیاسی و چارنویساس یکیتی دبزاوا خدا یا دور و نزیک باوری و خبات به کردستان مزن کریه و دکت دو دباشور دا کوکیل سر و گراندنا جهد و قطعایش حرما کردستان ماده 140 کریه و دکت چسباندن و گشه پیدانا بنماین سیستم دیموکراسی فدرالیت فرپیکات العراق پیرو کرنا سیاستا شراکت راستقینه دنابرا پیکات حکمرانی عراق دا اینای عردشیانی دا کوکی کرن سر دستور هر دمی عراقی 5 پاراستنا سروریا قانون سربخویا دستحالات دادواری و ریزگلتر بنمایت مافی مروی 6 دا کوکی کرن سر ترجمه رو آماران لدورین و قطیای بوب جه اینانا ماده 140 چارسریا قانون نفت و غاز الگور دستوری آسایش بردوامدان به برهنگاریا دژی تیرور و پاراستنا تناهیا حفالاتیان دورخستنا هزن سپای عراق الدورین کردستان کوبوینا و دبنا اگرین تناهیا دوری دابین کرنا در مالا ترسناکیا هزن پیشمرگه آسایش و پولیسان کو دورین حریم و وقتیای پاریزن دابین کرنا کرستین پیشکتی بو هزن پولیس آسایش و پیشمرگی بردست کرنا دوسیا قربو کرنا ضررمندان حریم و دورید وقتیای چارستر کرنا آرشین پولیس سرباز و پیشمرگان
ماف و خزمتگوزاری دابین کرنا بودجه زیدتر بو پارێزگەها دهۆکێ زێدەکردن و یاسایی کرنا پروژه پتر و دلار و بەڵاوکردنا ڕاستەوخۆ سەر هەفاڵاتیên دهۆکێدا پێکۆڵا بدەستڤەئینانا پروژên ئیستراتیجی وەکی ئەوتوبان سکرێن مەزن و هێلا ئاسنێ یا شەمەندەفڕێ دابینکردنا پێشینەیە پروژên جوت و کێل و پێشەسازی بۆ هەفاڵاتیên دهۆکێ پشتگیرکردن و بەرهەمێنانا ناوخۆیی و بیانی پشت ئێخستنا کەرتێ تایبەت قەرەبووکردن و چاودێریە ئەوێن چووینەش دەربەی وڵاتی تەندروستی دابینکردنا بیمێن تەندروستی ئاوەیەکی سەردەمیانە بۆ هەفاڵاتیە پارێزگەها دهۆکێ گرنگیدان بە پرۆژێ ڕەوشەنبیریە تەندروستیە گرنگیدان بە چارەسەرکردنا نەخۆشیên درێژدەم پیتەدان بە ئەکتیڤکردنا ڕۆلێک کنترۆلا کوالیتی و چاودێریکردنا دەرمان و خوراکی لاو و گەنج بەشداریکردنا گەنجان دوارێ ژیانا سیاسی ئابووری کولتوری و civakî da ku bibine xudanên biryarên rastaqîne dabînkirina budceyeka taybet bû sinduqa qerê hevsergêriyê giringîdan bi sîstemê qerê biçûk bû lawan bi mebesta dabînkirina derfetên karî jinan hemwarkirina sercem qanûnê bûyne egerê cudabûna regezî di navbera nêr û mêda beşdarîkirina jinan di hemû cumge û sekterên karîgerên biryarên siyasî aborî û civakî da rexsandina derfetên yeksan bû jinan da ku bikarin mil bi mil digel mêran di karkirinê da çalak bin dabînkirina moçeyekê hejî bû wan jinên her egerekê hebîtin prosesa hevjîniyên nekirbît zêdekirina rêjeya beşdariya jinan di postên cuda cudayên dewletê da ji 25 bû 30% huner û ronakbîrî palpiştiya hemû mafên rewşenbîran beşdarîkirina rewşenbîran di ezmonên cîhanê da giringîdan bi warê wergeran û çapkirina berhemên rewşenbîran dabînkirina beşekê projê petro dolar bû perepêdana şiyanên rewşenbîran dabînkirina binkew cihên hejî bû ronakbîran şehîd enfalkirî û zindanê siyasî dabînkirina jiyaneka hejî bo warisên şehîda papendkirina hikûmeta navend bi biryara dadgeha bilinda tawanên Iraqê bû qerebûkirina kes û karên qurbanên enfal kîmyabaran û zerermendan aktivkirina dezgeheka taybet bû arêşa cînûsaydê êxistina fişarê li ser hikûmeta herêmê bû bicihînana biryara terxankirina budceyekî bû durustkirina monumenta şehîd û enfalkiriyên parêzgeha dihûkê rolê olî karkirin bû çespandina kulturê pêk ve jiyanê di navbera ûl û mezhebên cudayên deverê da durustkirina seqayekê guncay bû lêk nêzîkirina pêkhat ûl û mezhebên cuda derêka diyalogê da dabînkirina xizmetguzariyê bû peristgehên hemû olan dabînkirina jiyaneka hejî bû mamostayên olî werziş giringîdan bi warê werzişiyê durustkirina panavên pêkêrhatî bû werzişvanan durustkirina yarîgehên serdemî bû werzişvanan palpiştîkirin û zêdekirina budceyên kûmên werzişî civakî perepêdana senterê taybet bû pêşxistina hez û arezûyên hemû texên civakî giringîdan bi warê hişyarkirin û hişmendiya civakî bû pêk vejiyana hemû pêkhatan nêr û mêyan rêzgirtin li hemû simbol û kulturê netewe û ûlên cuda nehêlana cudakariya di navbera regezan da û bersingirtiya tund û tîjiya dijî jinan dumahîk bi dengê heweyên dilsozên yekêtî nîştîman û welatî berpirsariya nûneratiya hewe dê girîne stû dengê hewe dê bîte parastina mafê hewe bi dengê hewe take rêge bû vegerandina deverên veqetiyayî em bi navê lîsta yekêtî nîştîmanî Kurdistan 266 li sîhî Nîsanê dê cejna serketina lîsta xwe û cejna vegerandina cenabê Mam Celal dihûk û Kurdistanê pîroz ken her bijît yekêtî û hûn hemî زۆر سپاس بۆ ڕێزدار محسن عوثمان دۆسکی سەرۆکێ لیستا 266 یایەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جڤاتا پارێزگا جڤاتا نینەرن عێراقê سەرکەفتی بن کاندیدên لیستا ژمارە 266 هەر بژی بۆ خەبات و تێکوشانێ و پێخەمەت
دەست بە ئینانە ئارمانجا ملەتێ کورد لیستا یەکەتی نیشتیمانی کوردستان ژمارە 77 لیستا هەمی تەخ و چین و توێژێن ملەتیە بەڕێزان نوکەژێک بۆ دانان یاسینا بربژارên لیستا ژمارە 77 یا یەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ دێ بۆ هەوەیەن هێژە ڕاگەهێنین و دەستپێکێژێک کاندیدێ ژمارە ئێک و سەرۆکێ لیستا ژمارە 77 بەڕێز جەمیل جەلال عەبدولقادر سەعید ئەنیاسیار بجەمیل دهۆکی پارێزەرێ گەنج و ڕۆژنامەوان ستار تاها فەتاح کاندیدێ ژمارە 2 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ نێچیروان حەسەن عەبدوڕەحمان دۆسکی کاندیدێ ژمارە 4 لەسەر لیستا ژمارە 77 کاندیدێ ژمارە 7 عەبدولحەمید ڕەمەضان سیتۆ سلێڤانەیی نیاسیار بە مامۆستا عەبدولحەمید مەندانی عمر علي سمو علو نياسيار بو عمر خيلخي كانديدي جمارة 8 بو جواتا پارێزگەها دهۆکێ لەسەر لیستا ژمارە 77 ديار عبداللطيف احمد عبداللطيف نياسيار بديار آمدي كانديدي جمارة 9 بو جواتا پارێزگەها دهۆکێ جوتيار مجيد لاوند جوتيار نهێلی هەلگرێ ژمارە 10 کاندید لەسەر لیستە ژمارە 77 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ کاندیدێ ژمارە 11 زێرەڤان عەبدولکەریم ئیسماعیل نیاسیار بە مامۆستا زێرەڤان گولی کاندیدا ژمارە 12 پەروین خضر عەلی بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ بەڕێز حەمید مەجید بابەکر ئاکرەیی کاندیدێ ژمارە 13 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ لەسەر لیستە ژمارە 77 کاندیدێ ژمارە 14 کاوە حاسم عەبدال سوورچی لەسەر لیستە ژمارە 77 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ ببورن دیارە خەڵەتێک یاشتێ بووی کاندیدێ ژمارە 5 بەڕێز سەلاح عەبدوڕەحمان ساڵح گەلدەخەزە لێبورینێ کاندیدێ ژمارە 5 سەلاح عەبدوڕەحمان بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ کاندیدا ژمارە 15 نافعە حەمزە محەممەد مراد مامۆستا نافعە سلێڤانەیی بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ لەسەر لیستە ژمارە 77 بەڕێز فەرسەد عەبدوڕەحمان مستەفا حەسەن نیاسیار بە مامۆستا فەرسەد کاندیدێ ژمارە 16 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ کاندیدێ ژمارە 17 بەڕێز ثامر محەممەد ڕەشید ساڵح لەسەر لیستە ژمارە 77 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ کاندیدا ژمارە 18 ئەحلام سەمەد حسێن عەرەب لەسەر لیستە ژمارە 77 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ بەڕێز عەزەت جوندی کۆکو عەلی نیاسیار بە عەزەت شێخ جندو کاندیدێ ژمارە 19 لەسەر لیستە 77 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ مامۆستا ئیسماعیل میکائیل شەرەفانی هەلگرێ ژمارە 20 بۆ جڤاتا پارێزگەها دهۆکێ
کاندید شماره 22 صاحب حکمت نجمان دوسکی. کاندید لسر لیست شماره 77 بو جواتا پارێزگەهێ. کاندید شماره 23 سلیم حاجی علو پارێزەر سلیم حاجی علو بو جواتا پارێزگەها دووکێ لسر لیست شماره 77. هەلگرێ ژمارە 25 محەممەد مستەفا حەجی زێباری نیاسیار بە محەممەد ئۆڵمپی لەسەر لیستە ژمارە 77 بۆ جواتە پارێزگەها دووکێ. بەڕێز جوتیار تارق محەممەد ئەمین نیاسیار بە پارێزەر جوتیار زێباری هەلگرێ ژمارە 26 بۆ جواتە پارێزگەها دووکێ. کاندیدا شماره 27 شورش عارف سلیم بوطی لسر لیست شماره 77 بو جواتا پارێزگەها دووکێ. بەڕێز فتاح ناصر حامد خێرکی کاندیدی شماره 28 لسر لیست 77 بو جواتا پارێزگەهێ. کاندید شماره 29 آزاد عبدالحمید احمد دوسکی نیاسیار به پارێزەر آزاد دوسکی لسر لیست 77 بو جواتا پارێزگەهێ. کاندید شماره 30 زین مصطفى صالح کوچر لسر لیست شماره 77. پارێزەر گیلانی حسن یونس علی مزیری کاندید شماره 31 لسر لیست شماره 77 بو جواتا پارێزگەها دووکێ. هەلگرێ ژمارە 32 مهدی صالح یوسف عمر کاندید بو جواتا پارێزگەها دووکێ لسر لیست شماره 77 النیاسیارە بە مهدی کوچەر. کاندیدا شماره 33 دلوین محمد سلیم نروی کاندید لسر لیست شماره 77 بو جواتا پارێزگەها دووکێ. کاندید شماره 34 دکتر احمد خلیل محمد رشید لسر لیست شماره 77 بو جواتا پارێزگەهێ نیاسیارە دکتر احمد. کاندید شماره 35 مهوان سلمان تترسندی بو جواتا پارێزگەها دووکێ لسر لیست شماره 77. دلوین فهمی مجید ڕێکانی کاندیدا ژمارە 36 دلوین فهمی مجید ڕێکانی کاندیدا ژمارە 36 بۆ جواتا پارێزگەها دووکێ لەسەر لیستە ژمارە 77 یایەکەتی نیشتیمانی کوردستان. کاندید ژمارە 37 بەڕێز عیماد شاکر سعید نیاسیار بە پارێزەر عیماد شکر سعید گوران کاندید بۆ جواتا پارێزگەها دووکێ لەسەر لیستایەکەتی نیشتیمانی کوردستان یا ژمارە 77. پارێزەر قوبێس سورچی هەلگرێ ژمارە 38 قوبێس شەوکەت قوتبالدین کاندیدەیەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جواتا پارێزگەهێ. کاندیدا ژمارە 39 بێریڤان صدیق مستەفا سندی کاندیدا لیستە 77 یایەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جواتا پارێزگەها دووکێ.
کاندید هلگری جماره چل آزاد حسین احمد یه نیاسیار به ماموستا آزاد ریکانی کاندید جماره چل آزاد حسین احمد حسین لسر لیستا جماره هفته و هفته های کتی نشتیمانی کردستان بو جواتا پارێزگەها دهۆک بەڕێز خالد ئەسعەد کتو گوڕان هەلگرێ ژمارە چلوەیەک لەسەر لیستا یەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جوڵەتە پارێزگەها دهۆکێ کاندید ژمارە بەڕێزان کاندید ژمارە 43 نایب حەسەن ساڵح تیلەری کاندید یەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جوڵەتە پارێزگەها دهۆک لەسەر لیستا 77 لە دومهەیەژێک کاندید ژمارە 44 بەڕێز ڕژیار ڕەشید طەیب سەلیم یەن یاسیار بە مامۆستا ڕژیار کاندید ژمارە 44 لەسەر لیستا ژمارە 77 یا یەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جوڵەتە پارێزگەها دهۆکێ سەرکەفتی بن بە پشتەوانیا گەنجên یەکەتی نیشتیمانی کوردستان بەڕێزان دەخوازێ شەڤاڵێن وێ نەگرتکەین و پیچەکێ دەلی بردەنەمە دانوکەژێک ڕێزدار جەمیل جەلال عەبدولقادر سەعید نیاسیار بە جەمیل دهۆکی سەرۆکێ لیستا ژمارە 77 یا یەکەتی نیشتیمانی کوردستان بۆ جوڵەتە پارێزگەها دهۆکێ هەیڤا لیستا ژمارە 77 پێشکێشی هەوەیەن بەڕێز بکەتن بەڕێزگرتن و دەخوازێژ بەڕێز جەمیل دهۆکی تکەین کەرەم کەتن هەیڤا خۆ پێشکەش بکەت از بناو لیستا یەکەتی نیشتیمانی کوردستان ژمارە 77 بناو خوشک و برایên خۆیان کاندیدێت vê lêstêda lêsta dadperwerî û pêkvejiyan bixêr hatina heweyên hêja dikim ebru em hemî kandîd û kadir li vêrê komboyne sozê nû dikeyne ve وەک چەوە قارەمانên پێشمەرگەیت یەکەتیە نیشتیمانی کوردستان لە ڕۆژ هەڵاتە ناوین دەنگ veda بوو ئاوسا ئەڤرۆ ئەم هەمی پێک و پێشمەرگەیت پارێزگا خۆینە پێشمەرگەیت کۆمکردنا دەنگاینە بۆ لێستا یەکەتی نیشتیمانی کوردستان بسەرۆکاتی ئۆ ڕێباریە هەواڵ مام جەلالی ئۆ چاوەڕێ هاتنا وینە برایان خوشکان از پشت راستم بکار و خباتا هوا ام همی سرکفتینه گلی خوشکو براین پشتوان لیستا 77 مخابن و هزار جارا مخابن پارێزگا دهۆکێ هاتیە پشت گوه هاوێتن پارێزگا دهۆکێ شانازیê bi çi nîşanê diyara avedaniye biketin اگر شانازیه بکن یا شدایه بکتن او جی کاری رب العالمینه زاخوکا دلال
زاخوکا دلال شانازیه چه بکتن جبری پرا دلال او جی کارکی دیرو که که دیره یان شانازی به ابراهیم خلیل بکتن طنی و دکیل بو زاخویایه دهات جو بو هندکی دیه او جی بس خود زانید آمدی کلا آمدیه شانازی کش آودانیه بکتن که هشتا گندت و دو گلت خوینن آمدیه گلا بلند دیده شانازیه کش آودانیه بکن که هشتا گنده ده دو گلت خوینن گولاندکا پیشمرگه و پیشمرگه هاتیه بو دوید وان آودان بکن و ام چه منت آجل کسی ناکن هر جا آکره حتی بردرش کجمارا زورا انسانا لدجین چه خدمت وان هات یکرن چه کارگه و پروژن استراتیجی لهاتینا درست کرن چه خدمتا جوتیارا و کاسبکارا و خلق و هات یکرن خان که شاریا و شیخان و با عدل دورم برای من ازدی بیتوی و مستحق گلک خدمت و پشتوانیه خوشکان برایان همی و کولینت اکادمی دیار دیکن کو پارزگاه مال دمایی که همی پارزگاه ال کردستانه رجا هجاری لدهوی که 5.8 گلی برا شصاده لسليمان لهوليري 3.6 لسليمانية 2 ام بكاري بحث كاين لدهوكي نه لهولير 7.6 صدي سليمانية 6.6 صدي دهاتي تاكا كسي دو سالادا لدهوكي 5666 دولار قالي برا لهولير 7953 دولار چینه سلیمانیه 9346 دلار گلی برا معدل عمری هم بیجین دوگی 68 ساله والاربیلی 7 ساله والسلیمانیه 71 ساله کمترین ریجا رو برای کسکاتی لهر 4 پارێزگایên herêma Kurdistanê bi Helepçe jî ra li parêzgeha Duhokê. Gelî xişk û birayê xoşewîst, gelî piştevanên lêsta Yeketîn Niştimanî Kurdistan lêsta 77. Em dê kar keyin ku parêzgeha Duhokê wan jimara neher belkî jimarê diyarkirîn belkû bête parêzgeha êkê di jîn û jiyanê de. Dê civatê ektîv keyin. Dahatî û xerciyan aşkera keyin. Em hemî hewla bidin gendeliyê bin bir keyin. Dadperwerî nav bajêr û bajêrkê parêzgehê de cêbecê keyin. Azadiyên giştî û tak esasî û demokrasî. Dam û dezgehan, damezrandinan, îcazên karkirinê, werzeşî dê dest hizb û hizbekariyê derînîn. Dê karkeyn hevd û qebîlkirin. Dê karkeyn hevd û qebîlkirina siyasî, kulturî, civakî, dînî û netewî li parêzgeha xwe mikum bikeyn. Hemî corê tindotîjiyê bi taybet dijî jinan nehêlîn. Ser û mal û milkê hawalatiyan
آقار گند و باجرن پارێزگەهێ ji dijî destê pawankar û yasa şikêna parêzîn. Warê sexlemiyê baştir bikin ku niha duhokê ji her du parêzgên dî xirabtir e. Gelî bira. Ji hezar biçîka, ji hezar biçîkên tat êkteyê salî. Parêzgeha duhokê sî kes mirin. و سلیمانیه و اربیل 25 و 22 مرن. ام ده گرنگیه دین به پرورده. ده خاندنگاه زیده آوا بگین. زاروین خو باشتر پرورده بگین. جیانا ماموستا خوشتر و خوشتر بگین. ده روبره کاسکاتی لبارزگاه زیده گین. جنگاه خو پاقش گین. پشتوانین پروژن گشت و گزاری بین. خرابترین پارێزگا گلی برا خرابترین پارێزگا لکردستان جلای سولینا مجاری دوهوگی 5 سادەیە گلی برا هەولێر 15 سادەیە گلی برا السلێمانیە 86 سادەیە ڕاستە هەندە خەلکی گوت بۆ سلیمانیه سزادایی بوان جمارا دیار سلیمانیه هاتیا سزادان بس هر وکو او دهو که هاتیا سزادان و عقوبه کرن گنج و لاوان و خونکار پارێزگا دهو که کم خزمت ترن جه پارێزگا هندی پیدا کرنا درفتین کاری بوبا ده خدمتا وان کن چونکه اون پاشا روژا کردستان کا پیش کفتی ده خدمتا همی چینو همی دوری پارێزگەیە کن منەتێژی ئەم سەر کەسێکێ ناکەین ئیتر سۆپاس و بژی کورد و بژی کوردستان سرکفتی بن کاندیدن لیستا ژمارە 77 بۆ جواتا پارێزگەها دهوکێ ئومێدامە ئەوە کو دە ئایندەیدا خزمەتەکە گەشتر و باشتر بۆ خەلکێ vê پارێزگەهێ بکەن و ببنە هاندەر بۆ گەشە پێدانا پارێزگەها دهوکێ ji hemî ڕوویەکی ve وەکو di برنامه واندا هاتی سپاس بو کاندیدن ژمارە 77 یا جواتا پارێزگەها دهوکێ کاندیدن ما کاندیدن ئێکەتیەکێنە بۆ باوەری بزانست بمعرفت بمدنیت بآزادیه بشارستانیه بجواکه بختور و تندرست و آسوده که گش هیا هوالان برزان ام هیوید کین آرامیه و بدنگیه بپارزن جبرکو هندک برگن و آهنگام یامای و یا شمیا گرنگتر اوه جبو پشتوانی کرنا کاندیدن هر دو لیستن 266 و 77 داخواز جه سرکرده گنج برز قوبات طالبانی دکین پیوک آراستای جماورو دنگ درو کاندیدن اکتین اجتماعی کردستان لپارێزگەها دو که بکتن بلا کرم کت سلااو لە دهۆکێ دەلال خوشک و برایانێ هێژا ئەس گەلک خۆشحاڵم ئەس لێرێمە نکوە لە دهۆکێ لە دهۆکێ پارێزگایە داپیرێ مە
خدای لبرنامه نبی از لقل و آخوهم ابرو بس از شرفه که مزنه درای ما لقل و آخوهم از سر و نائشنم خدای سر و نائشنت از هز حزکم دست خوشی ل اکتین اجتماعی کردستانی بکم بیجم که همه هوای سرکفتن دخوازین با کاندید ما هر دو لیست 266 لیست 266 و هفته اركي وسخته اركي حميه سخت البيري از ظانم حالي وشوايا بلام لبر او سختيه گرنگه شوله و جان بد خدمت خلق کن بانگشه که جان ببن بریوه از گشبینم که اکتین اجتماعی کردستانه بروحیت اکتین اجتماعی کردستانه لبره شولت کد لبره خو حاضره شوله جان کرینه ملبند ما شوله گرنگ کرینه و کاندید ما جی لف هلمتیا گرنگه بچرن ناف خلقه خدمت خلق کن پیام اکتین اجتماعی کردستان بگین خلقه و بیجن خلقه که اکتین اجتماعی کردستان خدمت خلقی الویرد کن والچله بغدای بد چله دهوکت بد و کوتای قصه ما بسلاو امام جلالی خوتان سلاو امام جلالی و دیگه ما هر اکتان بجی اکتین اجتماعی کردستان بجی دهوک دلال گلک سپاس